مێژووی 45 ساڵەی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیان و سەدان داستان و شەڕ و ڕوبەڕووبوونەوەی لە بەرامبەر دژمنانی گەلی کورد تێدایە کە تیایدا جگە لە پێشمەرگە نەبەردەکانی یەکێتی تێکۆشەران و شۆڕژێرانی یەکێتی ڕۆڵی کاریگەریان تێدا جێراوە. شەڕی گوندی گەزنەی سەر بە شاری هەولێر لە ساڵی 1984 یەکێکە لەو نەبەردیانەی پێشمەرگەکانی یەکێتی کە بە ژمارەیەکی کەم لە بەرامبەر هێزێکی بێشوماری ڕژێمی بەعس و جاشەکان نەبەردێکی کەموێنەیان تۆمار کردووە. مام ڕەمزی گەزنەیی تێکۆشەری دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان باز لە ڕوبەڕووبوونەوەی دژمن لەو شەڕە و چۆنیەتی یارمەتیدانی پێشمەرگە دەکات بە فیشەک و چەک و ماڵ و جانی خۆی. ئەو شەڕە تەبیعی برێن لە 24 نۆی 84 ڕوویدا لێرە قووەتێکی زۆر هاتبوو، یعنی بێژمار بە جاشت بە مەفرەزەت بە عەسکەرێت بە تەیارەت ئەو پێشمەرگێ بەس بیزانی بە یەک پێشمەرگە دوو پێشمەرگە لە شوێنێکی تێدەگەی لە مەوقیفێکی خراپدانە لە هەر شوێنێک بای خۆی دەگەیاندی. ئەو هابوو ئەو وەختی لە خراپەدراوی بوون ئەوانە کە زانی بیان لێرە وەزعەکە ئەو هایە یەکسەر خۆیان پێنیژیرا بوو کرد و مەدانە دەهات بوون خۆیان گەیاندە ئێرە. عەلی مەسیفی و فوئاد ڕەش ئەوانیش ئەلێرە مەقەڕیان لەزی ئەو خانی کەسکەی بڕێک تێدەپەڕی مەقەرەکان لێوەن دەرێ بوو. بورهان سەعید سۆفی لەولاتر بوو. بادینیەکان لە خوارتر بوو، تیپەکەی ئەسکەندەر بادینی. دەید ڕەبازەوە لە کتابەکەی خۆی قسەی خۆم نییە، لە کتابەکەی خۆی قەندیل بەغدای هێژان یادوەریەکانی خۆی نووسیتی. دەرێت چەند پێمان گوتمان ئەتوش وەکو باقی ئەو خەڵکی بڕچکە وەختی وەزعی من نەوعیشتکە بوو ئەمە نارەمە وەختی لە هەموو بەڕانە بڕۆ نەکەم دەخانیت کە ئەوە هەبیت وتم مستەحیلە بڕۆ کاچی من گوتم ناڕۆ لەبێ خیلی من لەگە خیلی ئەو پێشمەرگان تێکەڵا بێت. 2000 فیشەکەمە بوو ئەو فواد ڕەش نمایە 1000 ڕەحمەت لە گۆڕی خۆزگە بما بایە فیشەکان تەسمیلی فواد ڕەشی کردێت چۆ تەوزیعی کردیە. هەمیشە تێکۆشەران کۆڵەکەیەکی بەهێزی یەکێتی بوون لە سەردەمە جیاوازەکاندا. ئەوان بەرگریکردن لە یەکێتی و سەرخستنی خەبات و پێگەی و حزبیان لە پێش هەموو شتێکەوە داناوە. تێکۆشەرانی دێرین ڕۆڵیان لە سەرخستنی کاروانی دایان ساڵی حزبی شەهیدان یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبووە. والدەوروبەرێت گوندی شەردام ئەزرا حتا پشتی مەغرب تقریبا دنیا تاری بووی. بەس ئەو بۆ کۆپتەرەکان گەلێک تەرکی سەر خەزانت ئاوای کرد تانکێت ئاوێ سەربانا کومە پێلنەتێنی و بمنیش برسادا. الرەخێ ئەم لێ خانیەک هەبوو خانی برای ڕەمزی گەزنەی بوو برکەکە ئاوێ سەر بوو بلۆکا و چیمەنتۆی چێکرد بوو ئەو گەلێک ئیستیفادە مەکرد مەهەمیە ئاو ژەوەت خار و الڤێرێژی سڵاو و ڕێزت من بۆ ڕەمزی گەزنەی وی و عیالی وی سڵاو و ڕێزت من دووبارە هەر بۆ ڕەمزی گەزنەی هەکەر ئەو نەبا ئەم هەمیدا شەهید بین ئینە کوشتن و بریندارکردن و دا گەلێک وازەمە خرابیت. چونکی مام ڕەمزی گەلێک فیشەکت بە شارتی هەبوون ماڵاخۆ ئەو فیشەک بۆ مە ڕەوانە کرن ئەس بێژمەکە ئەزە خەلەت نەبم نظام دانا فادە ڕەشی نظافکێت تەوزیع کردن ئەو فیشەک سەرمە حتا پشتی مەغرب مە مقاومەکە گەلەکە باش کرد. شەید ڕێ باشتە بێ دەوری مەسئولیەتیە بوو مەجدە سوور بوو لەگەری بورهان سەعید سۆفی بوو عەلی مەسیفی مەسئول کرد بوو فوادە ڕەش ئەویش مەسئولیەتێکی هەبوو. بادینیەکان تەبیعی برێن یەکێم مامۆستا و بەزناوەکەم لە بیرمە بەس بەدەلم لە بیرمایە بەدەلیش یەکە لەو جەماعەتی کە باسم کرد لە تیپی ئەسکەندەری بوو ئەسکەندەر بادینی. هەموو پێشمەرگەکان بە قەنەعەتی من ئەو وەختە لە دەوری 32 تا 35 پێشمەرگە زیاتر نەبوو. بە سەروەریەکی زۆر گەورەی دەبینم تێدەگەی بە سەروەریەکی زۆر گەورەی دەبینم لۆ خۆم کە توانیتم تێدەگەی لەگە برا پێشمەرگەکانم تێدەگەی دیفاع لە خۆم و لە پێشمەرگەکان بە شەرەفێکی زۆر گەورەم زانیە تێدەگەی ئەوە بوو وای لە من کرد تێدەگەی کە تەسبیح بە هەموو شتێکی بدەم. تێکۆشەرانی دێرین هەموو هەواڵە خەباتجێرانن کە ڕۆڵی کاریگەر و گرنگیان هەبووە لە خەباتی 45 ساڵەی یەکێتی و شۆڕشی نوێدا. وەک چۆن هەواڵ مامجەلار دەڵێت ئێمە جەماعەتێکی بەوەفاین بۆ هەواڵە دێرینەکانمان یەکێتی نوێبوونەوەش لەسەر ئەو ڕێبازە دەڕوات بۆ یەکێتی ڕێز لە خەبات و قوربانیدانی تێکۆشەرانی خۆی دەگرێت. کاروان مەسعود گەلی کوردستان هەولێر.